پرسیارێک لێرە دێتە ئاراوە باشە فرعون ئەوەتە خوای گەورە خۆی دەفەرمێ ئینەهو طەغا ئەو تاغوتانە ئەو زاڵ مستەمکارانە بۆ دەبێت موسا بچێتە لایەن چۆن شتی وا دەبێت چۆن شتی وا دەبێت موسا بۆ وای کرد ئەم غەڵەتەی بۆ کرد حاشا غەڵەتی نەکرد بەڵام لە دید و بۆچوونی بچووکی هەندێک کەسدا کە کەسێک ستەمکار بوو و سنوور بەزێن بوو تۆ لەگەڵی دابنیشی ئای لەو غەڵەتەکە کردت بۆ ئایا چوونی موسا بۆ لای فرعون غەڵەت بوو نە ئەی چوونی بانگخوازێک بۆ لای کەسێک کە فرعونیش نییە ئەو فرعونە نییە بڵێ من ئەنا ڕەبوکم الأعلا من خوای ئێوەم مسڵمانێکە زوڵم هەیە گەندەڵی هەیە تۆ بچی قسەیەکی خێرکەی بێشەرعیە خەڵکی سێ سنف صنفێکی عاقڵ و ناخپاک شتەکە زۆر بە ئاسایی وەردەگرێت و گومانی باش دەبا و صنفێکی یعنی نەفامیش بێ ئاگا یەکسەر غەڵەتە نابێ غەڵەتە ئەوە هیچ کە نازانێت غەڵەتە صنفی سێهەمیشیان صنفێکی لە خوانە ترسی گومان شەڕاوی کاکەمە بۆ پارە و بۆ مەسلحەت شوە دین فرۆشی دەکەن ئەمانە بەکرێ گیراون بۆ دین فرۆشی دەچن طبعا ئەو خەڵک ئەو سێ صنفێ ئەوەی کە نیەتی پاکە ناخی پاکە و منصیفە و بە ویژدان و عاقڵە ناچێ گومانی شەڕ بەرێ دڵێ بەشک و خێر بێت ئینشاء الله ئێمە چوزانی ئەوەش کە نەفام و جاهیلە بۆچی ئەچێت غەڵەتە نابێت غەڵەتە نابێت و بە زۆندەی لێزانێ ئەوەش کە ناخپیسە ئەو هەر گومانی شەڕ دەبا ئەها چۆن بەیعەت نوێکەنەوە لەسەر گەندەڵی و زوڵم و ستەم و خواردنی مافی میلەت لە خوا نەترس ڕۆژی قیامەت دێ ئینشاء الله باجی ئەم قسانە دەدەیت وەمەزانە ئاسانە ستا لە خۆتەوە چیت بەدەم دابێ دێڵیت چۆنت حەز لەبێ ئاوا وەسفی شتەکە دەکەی بەخوا ڕۆژی قیامەت ئەو حەقا وەردەگیرێتەوە لێت وەمەزانە ئاوا دەڕوا بەسەرتا